gaat wel olie leggen. Ook weer had ik eraf van zitten. Ja, maar we worden misschien aan de position. Ja? Druk terug. Dat is door
Hadi.
No, no.
Annesinden bu. Neymiş? Ben her taraf bir şey koydum.
لفوا ده كبير عندك ايه واحد
سەرەتا بەناوی خۆی گەورە تەبعاً یاریەکی زۆر زەحمەت بوو یانی هەولێر خاوەن 6 تا 7 یاریزانی زۆر بازمون بوو گۆڵچێکی زۆر نایە ڕاهێنەرێکی گەنجی بوێر وای کرد و یاریەکە لە ئێمە زۆر بە زەحمەت بخەن یعنی بە ئەزمموی خۆیان نەیان دەیشت ئێمە ئەو شێوازەی خۆمان هەیە خۆت ئەو شێوازێکەوە هێرشی پێ دروست دەکەین و دەرفەتی گۆڵکردنی پێ دروست دەکەین بە پێنج بەرگریان دەکرد و باڵەکانیان لە ئێمە داخست بوو نیان دێش بە ئاسانی بگەینە ناو گۆڵگۆی گێمی یەکەم بۆ شێوازە ڕۆی گێمی دووەم ئێمە دووچاری سوپرایز بووینەوە بۆ گۆڵێکەوە لە تۆپێکی جێگیر لێمان کرا بەڵام تیپی ئێمە ئەوە جاری یەکەمێکەوە لە نەتیجە بەدوا دەکەوی لە تیپی بەرامبەر تیپی باشیش ئێمە توانایی گەڕانەوەمان هەیە بە هۆکاری ئەوەی کە ئێمە پەلە ناکەین ئێمە لەسەر شێوازی خۆمان بەردەوام ئەبوون بە ئوسڵێکەوە ڕاهێنانمان لەسەر کردی لەسەری دەڕۆن چەند گۆڕانکاریەک وای کردەوە چالاکی زیاتر بێتین باڵەکان توانیمان دوو گۆڵ بکەین گۆڵی تریش دەتوانرا بکرا بەڵام ئەوە لە قیمەتیانە هەولێر کەم ناکرێتەوە دەستخۆشیان لە یەکەم یارێکی زۆر دوێرانیان کرد یارێکی وایان کردەوە ئێمە نەتوانین بە شێوازێکی زۆر زۆر باشتر بکەین بەسەوە برنەوە بۆ ئێمە زۆر زۆر بڕاستی من دەتوانم برمەوە برنەوەی وای کرد هەرکی داهاتوومان ئاسانتر بوو انشاءالله لەسەرم سکول بەردەوام وڵی طبعا ئەوە چەند یاری ماوە نیوەی خولەکە ڕۆیە ئێمە هەشت یاریمە هەفت یاری عفوا هەشت بابرین هەفت یاریمان ماوە بەڵێ بوون هەشت یاریمان ماوە ئەو هەشت یاریە چواری هەرەما یاریگار خۆمانە چاریش لە دەرێ لەو چوارەی ناو یاریگار خۆمان ئەگەر خاڵ لە دەست نەدەین ئەوە نەبوو ئێمە محەممەدەقانی طبعا لە ڕووی جستەوە ئامادە نەبوو چەند ڕۆژێک نازانم لەوانەیە هاتووە چاوشینەکان چاویان بەهێزترە وەڵا من ئاگام بێنە محەممەدەقانی یاریزانێکی زۆر باشە یاریزانێکی زۆر گرنگە بۆ تیپی ئێمە ئەمە وەکو کوڕ و باوکمانەکەن جاری وا هەیە ینی پێویستی بۆ باشکردنی هەڵسوکەوتی یاریزانە پێویستە جاری وایە تووڕە ببی جاری وایە پێویستە بە نەرمی مامەڵە بکە جاری پێویستە هاوڕێبی ئەمە ئەوانە هەموو وەکو شێوازێکی پەروەردەی جارەکانی توش باس لەگە یاریزانەکان مامەڵە دەکەن یاریزانێکیش ئەگەر تبۆری ئەو شلوبای نیە ناتوانین مەسەڵەن ڕێگری لە هەر شتێک بکەین ئەو حەزی ئەو یاریزانێکەوە لە جێویش یاری کردی ئەوە پێم وایە بەکەم زانینە ئەگەر برین وەڵام محەممەدەقان یاری نەکرد نەخێر لە شوێنی ئەو ڕەشاد یاری کرد ڕەشادێک کە لە باشترین یاریزانەکانی خولی پلەیەک و کوردستان ئێمە پێم وانییە هیچ کاریگەری بەڵام ئێمە تەرکیزمان نەبوو لەگەڵ وەکو گوتم تیپی هەولێر ئەو شێوازە یاریکە کە گۆڵکردن بە زەحمەتی حتا خۆ بینیشت ئەو گۆڵانەی هاتن یعنی چەند شێوازێکی وابووکەوە لە زۆری ژمارەی بەرگری کارانیان گویان کرد تووشی هەڵابدن گۆڵ بکەن ئەگەنا خۆ گۆڵ زۆر بڵێ بەناوی خواوە بینیتان ئەمڕۆ یاریمان لەگەڵ شەقڵاوە بوو شەقڵاوە یەکێکە لە تیپەکە باشەکان ئەمساڵ پێشتۆکمەی هەیە دەتوانم بڵێم یەک دوو پیشەدەری هەیە کە یاریزانی لاکەرەوە سەڵام بە تیپە شەقڵاوە تیپەکەی مەڕاستی ئەمڕۆ لە جێمی یەکەم ئێمە ئەدامان باش نەبوو لە جێمی دەم توانیمان بگەڕێنەوە کە شەوا یاریەکە توانیمان گۆڵ تەمال بکەین و هەوڵماندا بەرگری لە گۆڵەکانمان بکەین بەڵام لە کۆتاییدا تیپی شەقڵاوە لە دوو هەڵتوان دوو گۆڵ تەمال بکە ئەمە پیرۆزبانی دەکەین بەڵام دەکرا ئێمە بەڕاستی ئەو یاریە بەلایانی کەم بە یەکسانبوون بێنە دەرەوە وەک دەزانین یانی شەقڵاوە لە ڕیزبەندی لە یەکەمە ئێمەش هەوڵمانەدا بگەڕێنەوە نێو چێبەرچێکەکان بەڵام بارحەڵ پیرۆزبایی لایەنە شەقڵاوە دەکەین ئینشاڵڵا ئێمە بتوانین یاریەکانی داهاتوو بگەڕێنەوە ڕێزکەی سەرکەوتنەکە و هیواداریشم پێشنیارێک بۆ لیژنەی ناوبژیوانە لیژنەی ناوبژیوانە هیوادارم هەر ڕای هەر ناوبژیوانێک هەر یاریەک بەڕێوە دەبا هەوڵدا تەشەنووس لەو یارە ڕوونەدا هیوادارم تکایەک برایانە ئەگەر گۆڵچی من گۆڵچی تیپی بەرامبەر یاریزانی من یاریزانی تیپی بەرامبەر خۆی بەرداوە
باوەکو سەیری هەموو یاری نێودەوڵەتیەکان بکاتن 15 دقەی ئیزافی بدا 12 دقەی ئیزافی دا هیچ کێشەمانە بەڵام نەیخۆ لە یاریزان تووڕەکە بۆی تەشەنوزات دروست دەبێت. پەیوەنجان چاستێکتە بکەوە توانیت گۆڵی دوم بۆ شەقراوە تۆمارکەی تیپەکە دەتوانین بڵێن لە شکست گەڕاوە بۆ سەرکەوتن. بەڕاستی زۆر دڵخۆشم بۆ سەرکەوتنە پیرۆزبای لە هاندەران جەماوەڕەکەم ئەو سەرکەوتنیان پیرۆز بێ بەڕاستی ڕایەنەر متمانێکی زۆر باش بووم بەخسیە منیش تاو سیقەم بەخۆ بوو تاوا بە سیقەبوو نەواتمە ناویاریکە توانیم گۆڵی دوم بۆیانەکەم بکەم و سێ خاڵ بەدەست بێن.